کەریم شەریف قەرەشتانی ببورن لەگەڵمانە ئەمڕۆ و توێژی زیاتر لەم بارەی دەکەین کە پسپۆری بواری دەرونی کۆمەڵاتێت دکتۆر بەیانیت باش بەخێر هاتی تەندروستی چۆنە یاخوا هەر باش دکتۆر دەمەوێت لەوە دەست پێ بکەم بەڵام با پێشەوە بفەرمو با دانیشین دکتۆر بەخێر هاتی دکتۆر دەمەوێت لەوە دەست پێ بکەم چۆن بتوانین هەمومان یەکمان خۆش بێ نەک تەنها لە نێوان دوو ڕەگەزی بەرامبەر بۆ هەموو شتەکانی دەور و بەرمان بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ بینەران بێگومان بەداخەوە یانیم ڕۆژانەیان زیاتر استیقلال کردەوە بۆ بەسی بازرگانی جاری ئەمە مێژوویشی ڕاستەقینە نەنووسراوە ئەم قەشەیە ئەمەی کردبێ چێڵە لە دروستکردنی خەیاڵی کۆمەڵی بازرگان و کۆمپانیان نییە ئەزان ئێستا لە سەرانسەری جیهانە نەک بە ملیۆنان بە ملیارەت دۆلار گوڵە فرۆشرێ ئەو گوڵی کاشی بینی کە بەداخەوەستا زۆربەی کەناڵەکان ئەسنە لای گوڵفرۆشێت دیعاە بۆ گوڵەکە ئاکا بۆ کۆمپانیان ناکات لە کاتێکا خۆشەویستی ئەتوانی بە یەک گوڵ نەک بە چەپکە گوڵێ نەک بای 50 وەرەقە بکڕی ینی بەڵێ ینی من پێم سەیدا ئێستا منافەسە لەسەرەوەیە چێ زۆرترین گوڵ بکڕێت پارەشی تێکەن دکتۆر ئەخرە من نەزانیە بەداخەوە وەکو جەناب دەڵێ خۆشەویستی زۆر لەوە گەورەترە کە تۆ بێ کورتی کەیتەوانێ لە بینی کوڕکچەکە ئەزانی یەکەم پێداویستی دەرونی مرۆڤ هەستکردن بە ئەمن و ئاسایشە دووەم خۆشەویستیە یعنی توێژینەوەیان کردووە هەموو ئەوانەی کە ئێستا لە بەندیخانە سزن کراون تاوانبارەکان هەمویان لە خۆشەویستی بێبەش بوون ئەمە یەک دووەم هەموو ئەوانی کە تووشی نەخۆشی دەرونیە بن یەکێ لە هۆکارەکانیان لە خۆشەویستی بێبەش بە کەواتە خۆشەویستی وەکو هەوا وەکو ئاو زەڕورە پێویست نییە تۆ ڕۆژێکی بۆ دیاری بکەیت یعنی چی لە ساڵێکا ڕۆژێک ئەم ڕۆژە قەیناکە با میسفادەی لێ بکەین بەس چی بکەین خاتونسان ناخات یین ئەم ڕۆژە لە کەناڵەکەی جەنابتەوە پرۆگرامێک پێشکەش دەکەین نەک ئاوە گوڵ پیشان بین و منافسە دروست بێ و گەنجێوا لێ بکەین لاسای ئەوی ترکاتەوە زیاترکە کە جیرفانیان بەتاڵکەینەوە لە کاتێکە لە ناوە جیرفانەکەی دەرەوەی بەتاڵەکەینەوە بەس لە ناو خۆشەویستی نییە بۆ ئەو کچە بۆ کوڕێوی هەڵی خەڵەتێنێ لە سەتا من پێ دەڵم هەچەنگە توێژینەوە نییە بەس بە حکمی ڕۆژانەی مەخەڵکە بینین لە سەتانەوەتیەوەی ئەمڕۆ گوڵەیە بە کچەکە هەدەفی هەڵخەڵەتان نیەتی ژمارەیەکی زۆر کچان هەڵخەڵەتانەوە لە خۆشەویستمی تۆم ئەوێ بەس ڕسمی ڤیددیوەکەم بۆ منێ لە بدان جا بە حەزەکەم ئێستا کوا بە هاوسەران نییە لە چ کەناڵێک هاچن ژن و پیاوێکگەێن و بۆ مناڵەکانی خۆشەویستی دەربڕن و بچنە لای خەسو خەزوریان من بم لە جیاتی ئەو گەنجە کە 50 وەرەقەیەوە نازام باسەکەن بە گوڵ بای وەرەقێکیش ناکڕم بای دۆلارێت ڕەمزێکە خۆی هێمایە ینی تۆ تەنێ گوڵ بکرە لەگەڵ یەک گوڵایەک هێمای ڕەمزی خۆشەویستی ئەگەر هینێکی نەزانە بەخوا بە شارەکەش نازانێت بە دڵنیایی و بە دڵنیایە پارەکەی ترم چیەکرد مادەم ئەو کچەی خۆشەوێت ئەهاتم ئالم گردە لە کۆڵانەکەی خوان لە ناو ماڵیانە ئەمما بەدار و ئەمڕوان کامەیە خزمەتی وڵاتەکان دارچانەکە کە ژینگە پاکەکاتەوە کە خێرە بۆ تۆ یا گوڵێک لە ماوەی 2 ڕۆژ بۆ گەنەکا بێ فڕێبی ئەنجا دکتۆر ویسم ڕێک ئەم پرسیارە بکەم ئێمە یعنی خۆشەویستی بەس ئەوەیە کە لە نێوان دوو کەسابێ یاخود کەسەکان نابێ وەکو جەنابە داماژەت پێکرد خۆشەویستیمان بۆ خاک بۆ وڵات کە ئێستا ڕۆژانە بینیتەوە ئەمە کەم بۆ تۆ یان کۆسار خۆشەویستی بۆ پیشەکە وێستا جەنابە پیشەکەی خۆش بێ سەرکەوتووە بیتیایە ئیبداعی تیاکەی و بینەرەکەی سادە لێکە مامۆستایە خۆشەویستی بۆ مهنەکەی پزیشکە بۆ پیشەکەی بۆ ئێمە لەم ڕۆژەیە داینە نێمزین ئەوانە بێنین کەین بە نمونە چەند سەرکەوتون و خزمەتی بڵێن پیشەکەی خۆیانەکەن تیا سەرکەوتون هەستا بە فرتوفێڵ پارەی حرام وەرەگرەوە بندیوارە ئێمە بێ ئەوانە بکەین بە نمونەوە قودووە نەک گەنجێ بێنی تۆ ئەیهێنی بۆ خۆ دەرخستن وڵا 50 وەرەقەیاوە بە گوڵ و نازام چی ڕاگەانەکانی ئێوەش بەرپرسن کا کۆسان من چی کەناڵێکە بینم کچێکە بەرنامەیەکە قلە هەیە خۆشەویستە هەیە خۆشەویستی کردووە ئی باشە خۆشەویستی ئمە بەسی بەس کوڕکچە ئەی خۆشەویستی نیشتیمان ئەی خۆشەویستی زانست ئەی خۆشەویستی پیشە ئەی خۆشەویستی مناڵەکانمان ینی ئێوەش ڕاگەانەکان واتان لێ کردووە هەمووتان دەبینی کوڕکچێکین کردووە کە لەم ڕۆژای ئێستا هەزاران کچ هەڵەخەڵەتیان دێت بەداخەوە ئێمە هەمووی تەجروبەمان هەیە هەمووی داتا و ئامار بە شخصی کۆمان کردوێتەوانێت لەبەرەوە من حەزەکەم ڕاگەانەکانی ئێوە لێرە پلانێدا بنین ئەوانە بکەین بە نمونە چەند خزمەتی کوردستانی کردووە چەند خزمەتی خێزانەکەی کردووە ژن و پیاوێکی نمونەی بێنین کە لەم ساڵە 2 جار دڵ یەکتیان حاجەت کردووە خۆشەویستیان بۆ یەکتر هەبووە
بووە بە گوڵ نابێت بە شتێکی ڕواڵەت و لە ناوی شەوانە باشە گەر هەموو خۆشەویستی هەیە ئەم هەموو شت و بڕینە لەکێوە هات ئەم هەموو خەڵق هەموو هەفتەیە لە کەناڵەکانی ئێوە لە ڕاگەانەوە دەرەکەوێت ئەم تاجری ئەمەی هەڵخەڵەتان مقاولی ئەمەی هەڵخەڵەتان چەند سلێمان هەڵژەی تەلاق و لێکجابوونەوە ئەوەی ساخەریکە بێ کوشتن و بڕین خۆ کوشتن نەخۆشی دەرونی من باش ئەگەر خۆشەویستی ڕاستەقینە هێمە لەکوێوە هات نییە شتێکی چاولێکەری و ڕواڵەتەخەوە ڕاگەانەکانی کوردستان هەمووی چاولێکەری لە ئەوروپا شتێکەکە نییە تەقلیدەکە دەوەرە تۆ خۆشەویستیەکە بە مەنا حەقیقیەکەی کۆڕۆ چۆن نمونە بێنە لەو خێزانانی کە سەرکەوتوو بن چوار نمونی جوانم بۆ بێنە تا خێزانەکان لا سەیم بکەنەوە چوار نمونی جوانم بۆ بێنە باوکی مناڵەکەی پاسپەرەوە دەکردەوە چوار نمونی جوانم بۆ بێنە کە ئەم خاکەیان ئاوەدان کردوێتەوە ژینگەکەی پاراستەوە ئەوڵی خۆشەویستیم بۆ خاکم ڕاستە ئیرانگایەکە هەموو شتەکانی فڕێ و کاولیەکە خۆشەویستی بە قسە نییە کاکۆسار ساناخان خۆشەویستی بە ڕفتارە بە هەڵسوکەوتە کەواتە دکتۆر پێت وایە قوربانی ئەوێت ئەم خۆشەویستی ڕازگۆیە پێویستناکە قوربانی بۆ بکە ڕازگۆبی لەگەڵیە یعنی ئێستا کە تۆ من هانەی لە وەکو مامۆستا لە پیشەکەمان سەرکەوتوو بم دڵسۆز بم پارەکە بە حەڵاڵی وەرگم ئەو خۆشەویستی بۆ وڵاتەکەشم بۆ مناڵەکان مناڵەکەی توی سادم لێکە براکەی توی سدان خوشێکەوە ئێمە لە هەموو لایەکە فرتوفێڵ و غەشەکەین ئێم ڕۆژێکی ئاوا دانیشین و تەمسیلەکەین و خۆ زۆربەی نمایشە ئەسوە ساسی نیە لە حەقەتە بڕۆ بزانە چەند لەوانی پارۆپێرە گوڵیان ناو بە خۆشەویستەکان ئێستا یا خیانەتی لێکردولی تەلاق و جێبێتەوە بێتەوەی شەڵ لە نێوان خێزانەکانە کابراڵێتە بۆچی گوڵ بۆ منیانی فڵان کەزەی بە دوایەوە بۆچی ئێمە بەس خۆشەویستی لە بچکەینەوە هاتونجا خۆشەویستی زۆر بەرفراوانە خۆزگە لە کەناڵەکان پەیامنێرەکەیەوە بچوایە بۆ لای گەنجێ کە ئێستا ئەمڕۆ چۆ لە کتێبخانێت چوار کتێبی کڕیوە کتێبێکی نووسیوە خۆشەویستی بۆ عیلم بۆ زانست بەداخۆ آخر ئەمڕۆ نیە کتێبخانەکە نیە دکتۆر با کتێبخانەکەی سەرجادەی بە دەرکی باسی ئەوە کرد دکتۆر من جەنابەت یەکێکی لەو مامۆسایانە لەو کەسە ئازیزانە لە ناو وڵاتەکەمانە کە چەندین ساڵە خزمەتەکەی ڕاگەاندن کە باسەکەی ئێستا ڕاگەاندن وای لێ هاتووە هەمومان لە ماڵەوە ئەتوانین بە مۆبایلەکەمان ڕاگەاند کارێک بین شت بڵاو بکەینەوە و بەتایبەتیش ئەو بابەتانەی کە تۆزە کاریگەری خراپیان هەیە زۆر زیاتر بڵاو ئەبێت وەک لە بابەتێکی باش یاخود بابەتێکی بەسوود کە بڵاوەکەیت ینی ڕەنگە ئەمە تۆزە قورسمەڵگەی دواکەوتووە کاکۆس یعنی ئێستا تۆ دکتۆر ڤیددیو هەیە کە هیچ معنایەکی نی هیچ واتایەکی هیچ گرنگێکی نیە بەڵام بڕۆ بە چەندەها میلیۆن خەڵک سێری ئەکات و گوێی لێگرتووە جاوابیتە سەر ئاستی بینەرەکەی تۆ چیە ئەمە پرسم کۆسارجانیەوە لە ڕاگەاندنە پێویستە ئەوە پێشکەشی خەڵکن کە پێویستی پێێتی نەگەوەی حەزیلەتی یەن لێرە کامەی بزانن ئافرەتێکێنن چانەخان یۆک و خوشک و کچم وایە تۆزە ڕانی والێ کردۆ شتێکی والێ کردو خەڵک بەدوا غەریزە جنسەکانی ئاڕاتکە جنسیەن برسیە تۆ شتێکی پیشانەی عیلاقەی بە غەرایزەکانمانەوە بێ لەگەڵ ئاژەڵە هاوبەشین زۆرترین بینەریە بێ بەڵام تاکی ئێمە پێویستی بەوە نییە تاکی ئێمە پێویستی بە وشیاری کەیتەوە ئێستا لەم بەرنامە نازان بۆ ئەمە چەندە نووسە بەڵام هەر بەرنامە ئێستا لەسەر خۆشەویستی پێشکەشەکە بڕۆ کۆمنتەکان بخوێنەرەوە ئەگەر دەستخۆشی تیاابێ سەد جنێوی تایە باشە ئەم گەنجە توێستا باسی خۆشەویستی بۆکە ئەنووسێ کەواتە ئێمە نەمانتوانیوە خۆشەویستی لە دڵ و دەروی مناڵەکانمانە زەراکەیت چی بکەین دکتۆر بۆ ئەمە ئەوە پەروەردەیە ئەوە بێ بگەڕێتەوە بۆ دایەنگا بۆ ماڵەوە بۆ خێزان ئەبێ پێویستە ئێستا دایک و باوک مناڵی خۆیان خۆش بێ ئەبێ شەڕ و ئاژاو لە بەرچاوی مناڵەکانیان نەکەن ئەبێ تەلاق و لێکجیابوونەوە کەم بکەینەوانێ نابێ سوکایەتی نابێ باوک دیکتاتۆر بێ نابێ نازدار بە خێویکە نابێ تونند و تیژ بێ ئێمە شەو ڕۆژ باسی و شێوازانە ئەەکەین ئەبێ مامۆستا خوێندکارەکەی خۆش بێ ڕێزی بگرێ من و تۆ هاوڕێین ڕێزی یەکتری بگرین لەم ڕۆژە خۆشەویستەکەمان دەمەزەت بکەینەوە من لەگەڵ ئەوەیان خۆشەویستی دای من دەمەزەت کرێتەوە بەڵام نابێ یەک ڕۆژ بۆ خۆشەویستی بێ دەکرێ ئەم ڕۆژە ئەزین چۆن هەندێک شت کاکۆسا بڕۆ کۆمەلگای ئەوروپی بیان خوێنەرەوە لەوێ لە 16 ساڵی بە دواوە کوڕووکەجی تر ماڵەوە بەجێڵن و وازی لێنە وەکو چۆن دوڵڕی و ئاژەڵ و شتێ بێچۆگەی خاتوتر وازی لێنێ وەکو لای ئێمە خۆشەویستی ئەو پەیوەندی کۆمەڵایەتێ بەهێز نییە لەوێ لێکترازانی خێزان هەیە لەوێ زۆربەی زۆری هەرێکی سەیەکی بەخێو کردو لەگەڵی ئاەتی لەبەر هاوڕێی نییە لەبەری پەیوەندی کۆمەڵایەتەکانی نییە فەرمو خزم و کەسمان لە ئەوروپا و لە وڵاتانن هایەکی لێکا بەیانی و خۆیکی لێ ناپرسێتەوە ئەو پەیوەند دانیشین و چاپ خۆین و بەیەکەوە شەو چەرە ئەو نیە لەو ناو کۆمەلگایانە لەبەرەوە ئەوان هەست بە عوزلەتێکن هەستەکەن لە خۆشەویستی بێبەش بوون هەستەکەن ئەو شتە جوانی کە جانان هەبووە نەماوە لە ناو کۆمەلگایانە لا ئێمەش خەریکە کاڵێتەوە لە ئەوروپاش زۆر ینی لەسەر ئەم بابەتە ئیشەکە دکتۆر کە بیانێ
بیانێ ئەم شتە دووبارەکەنەوە بیانێ ئەم بابەتە تۆزە کاڵکەنەوە بەڵام ڕێگویستمەوە پرسیارە بکەم سانە هەواسەکەم ناڵم پرسیاری نانە سرتەکەم گوێگرم گۆستارە ئێستا لە کۆمەڵگی کوردیشە ئەمە بەرەو کاڵبوونەوە ئەڕوا دکتۆر هۆکارەکانی چییە؟ هۆکارەکانی یەکیان سوسیال میدیا بەداخەوە باشە ئەوەتە ئێستا تۆ هەرچی کەناڵەکان هەیە من ئەمە حەو کەناڵم بینی لە دوێنێ شۆوە لەم بەیانیەوە کە هەمووی باسی ئەوواکە یەکێ لە دهۆ یان لە هەولێر یان لە سلێمانی بای چل وەرەقە 50 ئەزانی هەر شتێ دووبارەی کەیتەوە ئەبێ بەباو کەواتە ئێستا گەنجێکی تری شێڵەمیش 50 پێم با ناوم لە ئیعلام دەچێت بامڵە ینی شتێکمانی پێڵن لاساییکردنەوە ئێمە کۆمەلگایەکی زیاتر لاساییکەرەوەین چونکە وەکو قۆناغی هەرزەکان چونکە گەشەی زۆر پێش نەکەوتوە نەگەشتۆتە 21 ساڵ هێشتا پەردەی مێشکی گەشەی نەکردووە وەکو من و تۆ بیر ناکاتەوە بۆیە هەر شتێکە بینی لاساییە کاتەوەە ئێمە کۆمەلگاکە ئێمە نەموجارەوتم کۆمەلگای کوردی لە قۆناغی ڕزەکاریایە هێشتا نەگەشتۆتە قۆناغی کامڵ سەیری کە لاسایی چیەکەنەوە تۆ دوکانێکی فەلافل دابنیە وەختێک گەزانی هەر چواردەورە بە دوکانی فەلافل چونکە داهێنانمان نییە لە بابەتەکانی خوێندنە شتێکمان نییە پێ بڵن بیرکردنەوەی داهێنەرانە تا هەر یەکە بگەڕە شتێکی نوێ دروستکا بۆ خۆی نەچێت لاسایی تۆ بکات وڵاتانی پێشکەوت و بزانە هەر لە مۆبایلەکە هەر لە ئایپاتی جەناب توانێت بزانە ڕۆژانە پێشکەوتنی تایە شتی نوێ پێڵم بیرکردنەوە لە دەروی سندۆق ینی بیرکردنەوەکانی داهێنەرنەیە خەڵک ناچێت تەقلید و لاسایی ئەوی ترکاتەوە لا ئێمە لە بەرەوەی فێرمان نەکردون خۆی ئێمەش مرۆڤی کورد کەمتر نییە لە ئەمریکیەک دڵنیا دەکەمەوە مێشکی ڕووک و مێشکیێوانە ئەها ئەو برادرانی کە ڕۆشتون بۆ خارجە و بزانە لە بیرکاریە داهێنەرەکە و کوردێکی ئێرانیە چیە کۆچەرە فڵان کوردی ئێمە ئەگەر لە ئەمریکیە زیرەکتر نەبێ وڵڵی کەمتر نییە بەڵام لێرە ژینگەکە فەرمو بە بایکۆتەوە بە چیەوە بە چیە وەزعەکە ئەمە چۆن بەرهەمی ئەبێت بۆیە تەنانەت خۆشەویستیەکەش کام ڕۆباسیەوەکەین نەمانتوانیوە خۆشەویستی خوێندکار دروستکەین بۆ خوێندنەکەی نەمانتوانیوە گەنجێک وا لێ بکەین خۆشەویستیە بۆ خاکەکەی باشە ئێستا لە هەشتاکانە خەڵک زیاتر کۆچیەکەی توخوای ئێستا لە نەوەتەکانە کە حکوومەت یاریمی کوردستانمانەیە لە جارانە خۆشەویستی بۆ نیشتیمان و وڵاتەکە و بۆ پێشمەرگە زیاتر بوو بۆ نەتەوەکەمان یا ئێستا شەڕەجنێوەکەم سوکاتی بە کورد دەکا و قێزبوونی لە کوردیەتەوانێ و ئیهانەیە کەڵێ عەرەب بێتەوە حکومگا کەواتە تۆ کۆمەلگا بە چیەوە بە ڕۆژێکی وانی هەموو ڕاگەان نەگا خەریکن خۆشەویستی لە کاتێکە خۆشەویستی حەقیقی ڕاستەقینە نییە لە ناو دڵا بێت خۆشەویستی بە ڕەفتار بەڵێ من گەنجێکم ئاوە دارێکە بینێت چەماوەتەوە ئەگەر شکانیەوە کامە خۆشەویستیە بەزەگەراوە ڕاستی کردەوە پەتێک لی بەزەوە خۆشەویستە تاکە لە وڵاتان خۆشەویستیەکەن بە ڕەفتار ئەزانی منەم جارە باسم کردووە لە باخچی مناڵانەوە هەتا زانکۆ لە یابان فەڕاژ نییە کەواتە پێ دوای دکتۆر لە چ تەمەنێکەوە دەبێ فێری خۆشەویستی بین لە 2 ساڵی 3 ساڵی بەدواوە تۆ مناڵێ بڕوات هەبێ 1 ساڵە زلەیەکی لێ بە هاواری بکە شتێ بکە ئاواکەوە ترسێ بەس گوێی لە دەنگی بێجارێکترە گریاتەوە بەزەگە دەستێکە بەسەریان ناولایلایەکی بۆ کرد و ماچێکرد بەس چاوی بە تۆکەی خۆ زمانیشی نییە بەس هەست بە خۆشیەکەم زەردەخەنە بۆکە تەنانەت لەسەر ئازاڵ ساناخانکە کۆسار کراوە ئەو بێ ئافرەتانەی کە دەسێ بەس ڕانی و پشتی و با بڵێن کلکی ئاژەڵەکە مەڕەکە هێنێ یاخود مانگاکە هێنێ ئەزانی شیری زیاترە بەڵام کە شتێکی پیاکێشە و هاوارێکە بەسەر جوودەی منجڵەکە و شیرەکە ڕەجە ئاژەڵی شەسی پێویستی بە خۆشەویستی دکتۆر لەسەر ئەو قسەی جەنابتان گوڵیش بە هەمان شێوە پێم وابێ دەڵێن ئەگەر ئینجان و گوڵەکانتان گۆرانی بۆ بڵیت و مۆسیقای بۆ لێ بدەی گوڵەکان زیاتر گەشە دەکەن تەجروبەیان کردو بەڵێ یەکتر جنێویان پیاوتفیان لێ کردو لە ناوچۆ ئەی بۆ پیانەڵێن بوونەوەری زیندوو نەباتیش ئاژەڵ و ئینسان هەمووی ئەحساسی هەیە بەڵام ئێمە نازانین وەزانین دارەکە دارێکی شکێنی تۆ بزانە هاوکو فرمێسک لە چاوێتە دەوی نەکەێتە دەرەوە بەس ئێمەوانەمان نیە نەچوینتە ناو دەکاریەکانەوە ڕێزی یەکتریمان نەگرتووە تەسامحکوە تەمەن خۆشەویستی لەکوێ لە لێبوردنەوەیە تۆ لەگەڵ هاوسەرەکەتان تۆ لەگەڵ براکەتە گەڵەتێ بوو ئێمە بەدوای ئینتیقام واگەڕێنەوەنە باوکێکە مناڵەکەی شەڕەکە لەگەڵ مناڵی ترایەتەوە لە جاتی پێی بڵە ڕۆڵە مناڵەکەی تربانکەن ئاشتیان کەنەوانێ چۆنە بێ وا بکەن خۆیەوە ئاژەڵ نینش دوو لە ڕێوە شەڕ بۆ سەگاتوەوە هاوڕێ یەکەن سمێنە ئەجاڵێ بڕۆ تۆڵی خۆکە بڕ تێهێڵە تو ئافرەتی بۆ گرێ ینی فێنی شەڕیان نەکەین دین هیچ ڕۆڵێکی نییە لەم بابەتانەیە بۆ دین نیەتی دین هەموو ئەو ئاەتەکان و هەمینەکان باسی مەحەبەت و خۆشەویستیەکە علاقەی زەوجی باسی مەحەبەت و خۆشەویستیەکە ئەڵێ هاوڕێ بە ئەڵێ چی پێخۆشە بۆ کەسانی تریژەوە پێخۆش بێت ئەڵێ تعدا لە خەڵک مەکە هەستی خەڵک بریندان مەکە ئەمە وڵی ئەوەی لە دینە هەیە نەک هەر دینی ئیسلام هەموو دینەکانی تر تەنان لە ناو کاکەی و ئێزیدیە کە هندۆسە لەگەڵ بوزیەکە هەمووی باسی خۆشەویستیەکە هەمووی باسی خۆشەویستیەکە
بەڵام لای ئێمە بەداخەوە ینی خۆشەویستی بەسەر زمانمانە کتێبەکانە نووساوە نەبووە بە ڕفتارێ ئێمە بێ بکەین بە ڕفتار ئەو خۆشەویستی لە هەڵسوکەوتیا دەرکەوێت مشتریەکی شتێکی مشتریە چێ بۆ لایەکە دوکان نارێ هەروە کیلۆکەی تێ ناگرێت تۆز عسەبێ بێ کوا خۆشەویستی کوا ڕێزگرتن ئەڕۆی بۆ دایرەوەی سەلامات خەریکە پەلامارە کەسمان تەحملی هیچمان نەماوە یعنی کەس لە ئیشەکەی خۆیان تەحملی نەماوە هەمووی لۆدەکی هۆکاری شەیە کاکۆسان شەڕ و کارە ساعت و نەهامەتی باسی شتێک بکەم دکتۆر جەناب داماژت بۆیە کە ئێستا کۆمەلگای کوردیش خەریکە ئەو پەرتەوازی و ئەم خۆشەویستیانی معلومیشە لە خەریکە بووە بەڵام لەم لاشۆ بابەتێکی تر هەیە بابەتی سۆشیال میدیایە کە بەڕاستی کاریگەری خراپەکانی زیاتر وەک لە کاریگەریە باشەکە جایتر خۆمان نەمانتوانیوە باشەکانی وەربگرین یا حەزەکەین خراپەکان زاڵ بێ لە ئێستەیە مەترسیەکە زیاترە دکتۆر کە ئەمە بابەتانشەیە بابەتی کار ئاسانی هەیە بۆی لاساییشتی خراپکردن خۆی ئینسان خۆی وایە من جارێکیان لەگەڵ برادێرەکە قسەمەکردی لە ئەوروپا ئەگەر قانون نەبێ خەڵک خواخوایەتی شارەکەی پیس بێ بەزەوەیە کە غەرامێ و یاسایەکێ بەسەریەوە کە ئەمەی ڕاگرتووە ینی خەڵک خۆی حەزی لەمەیەکە لابا لە شتەکان مەترسیەکان دینێکە خوا گەورەی لە قورئانە بڕۆ بیخوێنەوە زۆربەی ئاەتەکان ئەڵێ زۆربەی خەڵک نازانن بیر ناکەنەوە تێ ناگەن ینی تەبعی بەشەر وایە تەبعەکە وایە ئێمە بابە گەورەمان غەڵەتی کرد بۆ سێوێ لە بەهەش دەریان مەترسیەکان گەشتوتە کوێ دکتۆر یانی وڵی خۆ ئەو پێویستی بە ئامارێ بەس مەترسیەکان چییە تۆ بە چی ئازانی کاک کۆسار کۆمەڵگای پێشکەوتووە یا مەترسی و هەڕەشەی لەسەر بە خزمەتگوزاری تەندروستی وەرە بزانە خزمەتگوزاری تەندروستی ئێستا بەڕقارنێکە بە هەشتاکان کوا خەستەخانە حکوومیەکانمان کوا دەرمانەکان ئێستایکی نەخۆشەکەی بڕاو بێ قەرزکە یاخود معاشی دوو مانگیدانی گەر مناڵەکەی سال بێتە چاگە بێتوانێت چ هەمووی ئەهلیە بۆ بەهلی خوێندنگاکانمان خوێندنەکانمان ساڵ بە ساڵێمە دراستەمان کرد و توێژینەوەمان کردووە مناڵێکی حەوت ساڵ پێویستە بە پێی نەزەری پیاجەوە بزانێ من لە تەلەڤیزیۆنی پیشانم ماوە کە 11 ساڵە نایزانێ ئەمە کامەیە کەواتە تەندروستیمان وابێ ئەوە بێ خدماتی ڕێگا و بانمان سیرکە پەروەردەی خێزانیمان پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان تەلاق و لێکجیابوونەوە مادەی هۆشبەت کە جاران دەگمەن بوو ئێستا بەهزاران لە سژنایە خێزانەکان هەمووی لێکترا زاون ژمارەیەکی زۆر کچان لا تووشی لادان بوون من هەموو جارە وتومە ئەبێ دایک و باوی نابێ وایفایەکی فری بە بەم کچەی بەم کوڕی لە ژوورێکە دانیشتووە چونکە ئەمە زۆر شتیتیا غەریزەکانی زۆڵێنێ کۆنتترۆلی خۆی لەدەستەیە ئەی ئینسان بۆچی ئەڵێ بێ زەمیر و ویژدان پەروەردەیەکی دروست نەبێ زەمیر محاسبە بکە ئەبێ لە دەرەوە یاسایەکە بێ جەناب باسی یاساوە کرد لە وڵاتان زۆربەی بە یاساوە بەقەرامە ئێستا جارانی مەقایشمان نابەت بسا خەڕامی لەسەر تاوی بەستین جاران سەری عڕۆشتین بە جادەیەکە ڕۆشتی یەکی سەڵ ئێستا هەمووی لەسەر دەگەر بێت و با بڵین تەنزیمی بکەیت لە 100 کەس بەرکەس ناکەوێت هەر ڕێگەڕوا ینی مەبەستم یاسا گرنگە بەڵام بەداخەوە لای ئێمەونێ لە ئەڵمانیا زانی ئاخر یاسایانەوە بوو کە هەر کەسێک کۆمنتێکی ناشرین سێ جنسی ئەڵمانی لێسەنگەوە دەفەرمووی کۆمنتەکانی مەجنێ بە ئەجداد و ئابای یەکتریین بە دینەکەیین بە ئەخلاقین کاکە گیان تۆ کەسێکی علمانی متەدەینی من بۆ جنێوە پێ بە وەچی تەقبری خۆتەوە من نەقم چێ بەسەرەوە تۆ ڕێگای خۆی یەکێکتر کەسێکە متەدەینە نوێژەکە بۆ گەڵتی پێەکەی بۆ سوکایەتی پێەکەی ڕەخنەوە هەیە بیکە ینی ئێمە پەروەردەمان سەقەتە پەروەردەمان نییە ئەوەی هەمانە تعلیمە فێرکردنە فێرکردنی سوودی نییە ئەبێت پەروەردە دکتۆر پێت وایە بە کۆمەڵایەتیەکان لە چ تەمەنێکی خوێندنەوە بخوێنرێ باشترە بۆی منداڵەکانمان با بڵین تاکێکی زۆر باش بن بۆ ناو کۆمەڵگا وەڵا لە باخچەی ساوایانەوە ئێستا خۆ بابەتێک دانراوە بەهاکان بەڵام وەکو پێویست نییە ئێم لە حەزەمان لەسەری هەبوو بەداخەوەی تر میندوار خراپ نییە بەڵام وەکو پێویست نییە زیاتر هەر لەسەر نەزەریە و قسەکە لەبەر یەکە بەس بە عەمەلی پراکتیکی ناکات باشە دکتۆر باسمان لە هەموو جۆرەکانی خۆشەویستی ژینگە و کوڕ و کچوو ئەم بابەتانە کرد باسمان لە خۆشەویستی دایک و باوک نەکرد وەک ئێستا ئاماژەمان پیا لە ئەوروپا بەڕاستی غەریباتێکی زۆر هەیە ئەو بەها کۆمەڵایەتیانی کە لێرە هەیە لەوێ نییە دایکان و باوکانیان دەکەنە جەرەوە بە خێویان ناکەن هەتا منداڵەکانی خۆشیان وەکو بەڕێستان وتان دوو لە ڕووی ئێوە وەکو ئاژەڵ بەڵام لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان کە دین بەڕاستی کۆنتترۆلی سەرجەمکایەکانی ژیانی کردووە تا ئێستا خۆشبەختانە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین کە زۆرێک لە نەوەکان دایک و باوکی خۆیان دەخانە ناو خەڵەتکی پیرۆ و تااقەتیانە بە خێویان بکەن ئەمە چۆن هەڵدەسەنگێنی ئەزەنگ چۆنە خەڵوەتگەی پیری من خۆم پێش ماوەیەک دوو مانگ مقابلەم کردن چوم ئەوانەی لەوێن خاتونجان ژمارەیەکیان هەرژنی نێناوە مناڵی نییە اینجا برا و خوشک هەر یەکە و بە دەردی خۆیوەت لێتەوانی توانینەوە بەخێوکە ینی هەندێکیان هۆکاریان هەیە سەبەبیان هەیە بەس هەشە کوڕەکانی کچەکانی هەن توانایان هەیە بەداخەوە من ڕێک مەبەستم بەڵێ ئەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم باوکە نەیتوانی مناڵەکانی باش پەروەردە بکەن
ئەگەر باوکێ بتوانێت مناڵەکانی باش پەروەردە بکە ئەم قیەمانی تیا زەرەکە ڕێزگرتنی دایک و باوک سببێکی ڕئیسیە ئەرە والله سببێکی ڕئیسیە هەر باوک و دایکیە شخصێتی بە قووەتی هەبێ با بڵێن کاریزمایەکی هەبێ ئەنایەکی بەهێزی هەبێ ڕەنگێت لە پەروەردەکردنی مناڵەکانیە منینێکی ئێرانیم بینی مقابلەیان نەکرد وتی من داواکارم تخوا بە خەڵکی بڵێن هیچ دەبێت لە مناڵیە با تۆزە شیری سەگ بن بە مناڵەکانیان چێ سەگ بە وەفاە وتی منیان کردوتە سەر جادا ئەوە تۆ کە ئەیکەی سان ناخانستان لە کوردستانە نەک لە سەتایەک لە هەزارە یەکیش نییە لە هەزارە یەکیش نییە ینی لە هەزار خێزان یەک کەس دایک و باوکی زن نایە بەخوا لە 10,000 لەوانەیەکی هەبێت کەواتە ئەڵە چەند بێچەقەڵ نابێت لە کۆمەلگایەکە ئەبێ خێزانێک پەرتەوازە بن زۆر جار باوکەکەش کەم تەرخەمی هەیە من ێستا هەم خەڵکە یەتە لامان ئەڵە قسە لەگەڵ کوڕکچەکانم کە تخوا بەشکم بمەنەوە لە ماڵەوە لەگەڵ ئەوان بم کە قسەیان لەگەڵ ئاگەڵی کاک دوکتۆر دایکمی بەجێ هێشتووە 4 ژنی تریە ناوەتەوە ئێستا 4 ژنە وازیان لێنەوە چی پارەی هەیەوێتی دەزەوات ڕۆژێ لە ڕۆژان بە منینە و تۆ خۆشمێ نازام چی ئەیتە چی لەگەڵ بکەم مێدیشم ینی بڕواتە بێ هەر کەسە و باجی ڕفتاری خۆیەیە بەخوا باوکی دڵسۆز بێ مناڵی دەری ناکەن ڕێنمایی و ڕێنمایەکانە چین بۆمان وڵا ڕێنمایی چی یەکەم شدێ ماڵین باسی خۆشەویستیەکەین ئەبێ هەموو دایک و باوکی خۆشەویستی با بە مناڵەکەی چونکە دووەم پێداویستی دەرونیە ینی دوای ئەمن و ئاسایش ینی دوای ئەوێ مناڵەکە لە ناو خێزانەکە هەست بە ئەمانەکە دایک و باوکی لێ نایەن سوکایەتی پێ ناکەن هەستی بریندار ناکەن مقاڕنی ناکەن بە مناڵەکانی تر پێویستی بە خۆشەویستیە پێویستە ئەم خۆشەویست بێ دایک و باوکی خۆشیان بێ بەس نەک نازی بەنێ چه خۆشەویستی زیاد لە پێویست خەتەرە ئەبێ بە نازداری کەسێتی مناڵەکە تێگەر لە هەمان کاتە ئەم خوێندکارە چێتە قوتابخانە پێویستە مامۆستاکەم قوتابخانە خوێندکاری خۆش بێ لە گەڕێکا خۆشەویستی دراوسەکانە بێ بڕواتە بێ هەر کەسێ هەستکا خۆشەویستە خۆشی خەڵکی خۆش بێ بە حیاتی نایە دزی لە تۆ بکە نایە پیا بکوژێ ناوێ بەهیشتە هەموو ئەوانەی کە منم توێژینەوە کراون لە 100 لەسانەوە پێ کە ئێستا لە سژن لە خۆشەویستی دایک و باوک بێبەر لە خێزانی لێکترازاوە هاتوون کێشەیان هەبوو سوۆسیال میدیایکی خراپ بۆ بە نمونەی برادری خراپەڵی خەڵەتانەوە ئێمە لەو توێژینەوەیمان کرد زانکۆی سلێمانی لەگەڵ دامەزراوی سەرۆک مامجەلال بەحسێکمان کرد من چوون بۆ ئاسایشی گشتی کانی گۆمە چاکسازی گەوران چاکسازی ژنان مەقابلین ژمارەیەکی زۆرمان کردووە بڕواتە بێت لە 195 لە چۆ فێر بووی ئەم مادەی هۆزبەر لە برادەرەوە یعنی ئەبێ ئاگیان لە برادەرەکانیان بێ لە هاوڕەکانیان بێ اینجا شتیش چییە لێرەیە ئەگەر لە ناو ماڵە خۆشەویستی نەبێ مناڵەکە ڕاکە لە دەرەوە خۆشەویستی بە دوایەگەڕە لە دەرۆژ بێ مقابل نییە لایەنێگە یاتی شتێکاتی بەڵام شتێکی پێگە بۆیە من زۆر جارە کچان نبینین کە تووشی لادان بوون ئەڵم کچم بۆ واو کرد ئەڵێ وەڵی من لە ماڵی باوکما کەس پێی نەوتم خۆشمەوەی ڕۆژێ ڕۆژان دەستێکیان بەسەرمان نهێنا ڕۆژێ نەوت بڵێ بەڵام ئەم کوڕە شتی وای بۆ باسەکەم وەکو ئاسمان کون بوو بێ هاتوێتە خوارەوە خۆشمەوەیت و تۆ وای تو تۆ وای تو کە نەبووە ئەزان چۆنە یەکێ تینوو بێ هەر دڵۆ پیاوکردنی و بە دوای داواکات کەواتەبی خێزانەکان ماڵی خۆیان کوردەواری خۆماڵی دەرگای خۆ تون بگرە و سەگی داوسێ بە دەستمەگرە تۆ تونندوتیژی لە ناو خێزانە هەبێ شەڕ و ئاژاوە هەبێ پیاوەکە بەیانی تا سعد و لە دایرە بێ دوایی بێتەوە نانێ بخوا بڕاتەوە تا حوت وەشت و دەی شەونێتەوە ئەم مناڵە پێویستی بە قودوە هەیە نمونە هەیە مۆبایلەکەی دەستیشی هەموو ئەم شتە خراپانەی تایە ڕێگا خراپەکانی تایە بۆی ئاسانەکە اینجا ئەمەژیشێ لە کێشەکانمان ئێمە ئەم مۆبایلە ئەم سۆسیال میدیا هاتە ناو ماڵەکانمانەوە مناڵەکانمان باش پەروەردە نەکرد و باش بەکاری بێنن لەلایەن دەرونی و ئامادەمان نەکردو ئەبینی شوانێکە بەدەستێوەیەتی لەگەڵ پەزومەڕگانیەتی ئەنواع شتە نووسێ اینجا چەند خێزان تەلاقی لێ بۆوانەیە چەند کچ کوژران چەند کوڕ نازامچی لەسەر خراپ بەکارهێنانی ئەمەش پێویستی بەوەیە دایک و باوک مناڵەکانیان فێرکە چۆن بەکارهێنن نابێت لە ژوورێکی بە تەنیایە بێ و دەرگا داخە ئەزانی دەهێن دایگێمان بینین یەن ئەڵێ کچەکەم چووە ڕسم بەسەریا چوومەتە ژوورەوە بە جلی نووسنەوە بەنەوە ڕێکەوانێ ڕسمی خۆی بۆ خەڵک نردووە گوایە خۆشەوێ ئەمە من بە کچانە لەم هەموو بەرنمەیەکە باسێکم دووبارەیەکەمەوە هیچ سو کوڕێ ئەگەر کوڕێ تۆی خۆشەوێ ئەبێ بپارێزێ وەکو چاوی نەک داوای ڤیددیۆ لێ بکە کە ڤیددیۆی داوا لێکردنی من بە هەموو کچەکانە لەم هەر کەسێ بڵێ تۆم خۆشەوی ڕسمێکم بەریا ڤیددیۆ ئەوە ڕقی لێتە ئەوێ ناو بزڕێنێ ئەوی دوایی بەخراپ فعلن لە دوایی بەخراپ بەکارێن و دژیان بەکە ئەوم لەگەڵ نەکەی ئەوم لەگەڵ نەکەی بۆیە هیوادارین دایک و باوک مناڵەکانی بەڕڵا نەکە لیان پرسێتەوە چاودێری بن بەسێ دەستەکانە خۆش زۆر زۆر سپاس کەم بوو بەڕاستی قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ جەنابەت من هەمیشە وتم چێژ بەخشە بەڕاستی ئەوەی نییە کە کات نازانێت لەگەڵ زۆر سپاس بۆ دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی کە ئەم بانێ لەگەڵمان نابوو بۆ هیواین کە هەمومان یەکمان خۆش بێ وڵاتمان خۆش بێ خاک و نیشتیمانەکەمان خۆش بێت
ئەو خۆشەویستی کە لە دوومانایە لەگەڵ چواردەورەکەمانە بەشی بکەین بتوانین کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەکی پڕ لە خۆشەویستی دروست بکەین تەنها خۆشەویستی لە یەک ڕۆژان و بۆ یەک کەس کۆنەکەینەوە تا بەرنامەیەکی تر ببنن بە خێر و خۆشی خواتان لەگەڵ.